برز زێبار سعید عەبدولمەجید بەڕێوەبەری هەڵبژاردنەکانی عێراق لە ئەمریکا زۆر سپاس دەکەین بۆ ئەو دەرفەتت بێمەداوا سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردن لێرە لە واشنگتن قسە لەگەڵا بکەین. بەخێر بن هەرسا فەرموو. کاک زێبار تا ئێستا پرۆسەی هەڵبژاردنەکە ئەوە دوو ڕۆژە ئەمڕۆ دوار ڕۆژە چۆن بەڕێوە چووە؟ تا ئەو ساتە ئێمە قسە دەکەین پرۆسی هەڵبژاردنەکە بە شێوەی زۆر دیموکراسی لە جێوەکی زۆر هێمن و ئارام بەڕێوە دەسیتن. خۆشبەختانە دوێنێ خەڵکێکی زۆر بەرەو پیری سندوقەکانی دەنگدان چۆن بەڵام ئەوڕۆ لەبەر ئەوەی ویکێند نییە یانەوەتە بڵێن ئۆتڵە نییە ڕێژەیەش کەمتر لە خەڵک دێت بۆ دەنگدان هیوادارین دوای نیوەڕۆ کە کاتی داوامکردن تەواو دەبێ خەڵکی زۆرتر بێ بەرەو دەنگدان. لێرە و لەوێت چەند سکاڵایەک پێشکەش کراوە بەڵام بە شێوەیەکی گشتی پرۆسەکە بە شێوەیەکی باش بەڕێوە چووە و کێشەی زۆر گەورە و بەرچاو لە ئارادا نییە. باسیەوت کرد سکاڵا پێشکەش کراوە منیش هەندێک شتم بینیوە کە هەندێک لایەن گلەی ئەوە دەکەن کە لایەنێک زیاتر کارمەندەکانیان دانراوە ئێوە لەم بارەیەوە چیاڵن بۆ بزانم خۆش ئەو بەیاننامەیەت بینیوە کە لایەنێک دەری کردووە با بڵێن ئەو برادرانی یاخود بزوتنەوەی گۆڕان لە ئەمریکا چەند ڕۆژ لەوە پێش هەندێک بەیانێک چەندێک کرد گلەیەن هەبوو لە شێوەی دانانی خەڵکەکە بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکان کە لەسەر بنەمای لێهاتووی و شارەزایی و پلە نەبووە بەڵکو لەسەر ئەوەی تەنها بەلایەنێک دراوە بەلایەنێکی حیزبی دراوە. ئێمە وەکو ئۆفیسی هەڵبژاردنەکانی ئەمریکا چەند ڕۆژێک بە لە ئێستا لە ئۆفیسی نیشتیمانی لە بەغدا ئەو سکاڵایانمان بەدەست گەیشت کە لە ڕێگەی یەکێک لە حیزبەکان پێشکەش کرابوو و لە لای خۆمان دەستمان کردیە بە لێکۆڕینەوە لە ڕێگەی لێژنێکی تایبەت بە لێکۆڕینەوە و نوێنەری ڕێپێدراوی ئەو حیزبەمان ئاگادار کردیتەوە کە ئامادەبی لە بارەگەی ئۆفیس بۆ وەرگرتنی وتەکانی و هەر بەڵگەیەکی لەبەردەستدا بۆ پێشکەشکردن و سەلماندنی ڕاستی ئەو سکاڵایە ئێمە ئامادەینە دەخینە بەردەست و ئەنجامی لێکۆڵینەوەکە دەخینە بەردەم ڕایگشتی و بڵاوی دەکەینەوە. ئێوە چەند بنکەی دەنگتانتان هەیە لە ئەمریکا خۆزانانی ئەمریکا 50 ویلایەتە چەند بنکەی دەنگتانتان هەیە لە ئەمریکا؟ لە سەرتاپای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا 9 بنکەی دەنگدان هەیە. دوو لەو بنکانە لە کالیفۆرنیا لە سانتیاگۆ لە سان فرانسیسکۆیە و دوان لە دیترۆیت 1 و دیترۆیت 2 و یەکێکیان لە واشنگتۆنی پایتەختە و ئەوەی تر لە ئەریزۆنا و لە فێنێکس لە ئەریزۆنا و لە داڵاس و لە ناشڤیل و لە شیکاگۆیە. بەڵێ هیچ شتێک خروقات یا هیچ شتێک کێشەیەک ڕوویداوە لەو بنکانە؟ هەر وەکو گوتم ئێمە لە لای خۆمان لێژنێکی تایبەتمە هەیە بۆ لێکۆڵینەوە لە سکاڵاکان هەر سکاڵایەکمان بەدەست بگاتن ئێمە دەست دەکەین بە لێکۆڵینەوە بەڵام دەبێت ئەوەش بڵێن ژوورێکی عملیاتی تایبەتمان کردیتەوە بۆم دوو ڕۆژە قراری زۆر سریع و زۆر زەری دەکەین دەربارەی ئەو کێشانەی کە ڕوو دەدەن و تەسیر یان کاریگەری زیاتریان دەبی لەسەر هەڵبژاردنەکان ئێمە بە زووترین کات قرار دەدەین بۆ عیلاجکردن و چارەسەرکردنی ئەو کێشانە. خۆ دەزانی هەڵبژاردنەکان لە عێراق بۆ پەرلەمانی عێراق و هەروە لە 3 پارێزگای هەرێمی کوردستانیش بۆ ئەنجومەنی پارێزگاکانە بۆ لێرە دەنگدان بۆ ئەنجومەنەکان نەکرا. بەڵێ ئەویان لە ڕاستیدا دەبێت هۆیەکەی بگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان لەبەرەوەی لە قانونی ڕقم 35 ساڵی 2013 پەرلەمانی عێراق ئاماژەی بەوە کردیە کە هەر هەموو عێراقیەک کە لە دەروی وڵات دەژی مافی دەنگدانیان هەیە و دەبێ بنکەی دەنگدانیان بۆ بکرێتەوە بەڵام ئەو قانونەی ئەو یاسایی کە تایبەتە بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە لە پەرلەمانی کوردستانەوە دەچووە هیچ مادەیەک ئاماژە ناکاتن بە پێدانی ماف بەو کوردانی کە لە دەرەوەی کوردستان دەژین بێن دەنگ بدەن. هیوادارین لە یاساکانی داهاتوو بۆ پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پەرلەمانی کوردستان مادەیەک ئیزافە بکاتن مادەیەک تایبەت بکاتن بە دەنگدانی کوردەکان لە دەرەوەی کوردستان. بەڵێ خۆ دەزانی ئەمڕۆ تر نابێ هیچ هەڵمەتێکی هەڵبژاردن بکرێتن ئەوەی ئەبینی لایەنێک لێرە ئێستا هەڵمەتی هەڵبژاردنەکان ئێوە هیچ ئاگادارێکتان کردنێتەوە کە ئەم شتە ڕاگرن؟ بەڵێ ئێمە لە لای خۆمانەوە چەند جارێک ئاگادارمان کردینەوە و دوێنێش چەند جارێک پێمان گوتن کە دووری بخەنەوە لەو شوێنە یان بەرەوەی بەپێی یاسای پروپاگەندەی هەڵبژاردن بەلایەنی کەم 24 ساعت پێش هەڵبژاردنەکان دەبێت هەر هەموو شتێک هەر هەموو پروپاگەندێک بۆستێ و دەبێت زۆر دوورکەونەوە لە بنکەکانی هەڵبژاردن
و هەر کیانێکی سیاسی ئەو شتە ببێنێ ئەو دیانە ببێنێ دەتوانێت سکاڵا پێشکەش بکاتن و ئەمەش لە لای خۆمانەوە لێ دەکۆڵینەوە. کاک زێباردوونێ شتێک ڕوویدا بەلامەوە زۆر سیر بە حەزەکەم پرسیار لەکەم لە بەرەوەی من لە تەنیشت بووم شتێک بوو یەکێ لە دامانی یەکی نیشتمانی کوردستان داوای لێکردی وتی ئەم ڕسمی سەرۆک تاالبانی تۆ وتت نابی ئەو ڕسمە بۆ لێرەیە ئەویش وتی ئەوە پێویستە لە هەموو شوێنێک دامدرێت لە دەنگدانەکانە تۆش وتت ئێستا ئەو لە مجەمیدەیە بەڵام ئەمڕۆکە خەبەرێک بیسراوە کە ئەوڕۆ تۆ دەنگی داوە ڕێی تۆ چی ئێستا چیەڵی لە ڕاستیداوە شتێکی شخصی شخصی بووە ئەوە تایبەتی بووە ئەمە پەیوەندی بە کۆمسیۆنەوە هەیە ئەم شتەیە من ئەو شتە بە شتێکی شخصی دادەنێم ینی ئەو قسێکی کە دومش قسێکم کرد ینی هیچ پەیوەندێکی بە کاروباری کۆمیسیۆنەوە نییە و باوەڕی ناکەم هیچ کاریگەریەکی لەسەر کاروبارەکانی خۆمان هەبێت. ڕێی چێستە کە ئەو سەرۆک تاالبانی سەرۆکی عێراق ئەمڕۆ چوە دەنجی داوە لە من پیرۆزبایم لەو برادەرەکەت بەنامەیەک ئەمڕۆ دەربارەوەی کە زەنابی سەرۆک کۆماری عێراق بە زووترین کات ئەمڕۆ گەڕاوەتەوە دەنجی داوە لە ئەڵمانیا و هیوام خوات کە بە زووترین کە بگەڕێتەوە ناوماڵەکان ڕێک خاتەوە و کاروبارەکان ڕێک خاتەوە سەردەنوێ. کاک زێبار سعید عەبدولمەجید بەڕێوەبەری هەڵبژاردنەکانی عێراق لە ئەمریکا زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ هاتنتان، زۆر سپاس بۆ